وڵاتە نەگەڵتان بەردەوامین باس لە گرفتە باوەکانی مناڵانەکەین باز لەو نەخۆشیانەکەین کە ڕوبەڕووی مناڵانە بێتەوە دایک و باوکان چی بکەن کە مناڵەکەیان هەر نیشانەیەکی نەخۆشکەوتنی تیا دەرکەوت یان ئەو نیشانە نەچین کە لە منداڵە دەرکەوێت و پێویست بەوە دایکان و باوکان ئەم نیشانەیە پشتگوێ نەخەن منداڵەکەیان بەرنە لای پزیشکێکی پسپۆڕی تایبەتمەند کە نەخۆشیەکە دیاری بکات تاکو نەخۆشیەکە گەورەتر نەبێت. سەحەر دایکان و باوکان ئێستا زۆر گرفتی ئەوەشیان هەیە چ شیرێک بن بە مناڵەکەیان و چ خواردنێک بن بە مناڵەکەیان و تەواوی ئەم باسانە گفتوگۆکەین لەگەڵ میوانەکەمان ئەویش زۆر بەڕێز دکتۆر ئاوات جەمال پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان. دکتۆر ئاوات کە ڕۆژانە و هەفتەی 3 ڕۆژ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ تەوری تەندروستی پێشکەشەکات بەڵام ئەمڕۆ بەڕێزیان وەکو میوان لامان ئەبێت و باز لەوە کات نەخۆشیە باوەکانی منداڵان چییە و باز لەوە کات دایکان و باوکان چی بکەن پلانی دایکان و باوکان چی بێت بۆی کە مناڵەکانیان ڕوبەڕووی گرفتە تەندروستیەکان نەبنەوە بووە نیشانەکان چین کە منداڵێک تووشی نەخۆشیەکە بێت یان نەخۆشیە باوەکان چین وەک کۆمەڵێک دەرمان و دەرزی و شروب و ئەو شتانەی هێناوە باز لەوە کات کە چی بدرێ بە مناڵەکان لە کاتی نەخۆشکەوتنە. ئەمە ئیتر بابەتێکی زۆر زۆر گرنگە بەلای دایک و باوکەکانەوە چونکە زۆر جار ئەڵێ لە پڕا مناڵەکەم تای بەرز بووەتەوە لە پڕا کۆکەی هەبووە هەر بە درێژایی ئەم وەرزە لوتی تەڕ بووە ئەم کێشانە لە ناو منداڵانە زۆر زۆر باوە بە تایبەت ئەگەر زۆر خەتەرە باس لێواکەن کە تۆنەوە کە مەڕێزیان هاتن با پرسیاری ئەوەی لەکەین تا چەند تا کاریگەری لەسەر نەخۆشکەوتنی مناڵە بێت و ڕوبەڕووی کۆمەڵی گرفتی ترە بێتەوە کە مناڵ تای بەرز بوو و دایک و باوکان لەو کاتەیە چی بکەن؟ ئێستا زۆر جاریشەوەن ئەبینین بەداخەوە هەتاک و تاکە بەرز بووەوە زۆر جار دایک و باوکەکە خەمی ئەوەی هەیە نەکا مناڵەکە تووشی هەوکردن بوو بێ پەنا ئەباتە بەر کۆمەڵێک دەرمان وەکو ئەنتیبیوتیکەکان و ئەم دەرمانانە ئەیە بە منداڵەکانی کاتە ئەمە چی بکرێت ئەو دەرمانانە کامانەیە ئایا ئەم هەموو دەرمانە هەر ئەوە هەڕەمەکی بدرێ بە مناڵ ئەمە بۆ نمونە هیچ کاریگەریەکی نەرێنی لەسەر مناڵە دروست ناکە بەجێ ناهێڵە ئەمە کۆمەڵێک بابەتە ئێمە بە میواندارەتی دکتۆر ئاوات قسەی لەسەر دەکەین کە ئەمڕۆ بە جلوبەرگی کوردیشەوە دەرکەوتە لە لامان لەوەتەی ئێمە لەگەڵ دکتۆر هاوکار لەم دکتۆر ئاوات لەم دەستگایە هاوکاری من نەمبینی بوو بە جلی کوردیەوە ئەوە ئەمڕۆ لە لاشمان ئامادە بێ دکتۆر گیان بەخێر لەکانیش پیرۆز بێ زۆر جوانە ئەم ڕۆژی پیرۆز بێ بەخێر بێ دکتۆر دەوامکردن بە ژلی کوردیەوە ئەزمونێکی جیاوازەوە وای خۆی جلی کوردی جێی شانازیە بۆ ئێمە وەکو نەتەوەی کورد چکە گەر سەرنج بی لە وڵاتانەی کە زۆر پێشکەوتوشن بە نمونە وڵاتە عەرەبیەکان ئەوانەی کە زۆر زۆر ئیمکانیەتیان باشە و وەزعیان باشە و خاوەنی دارایی و سەرمایی خۆیانن بەجلی فەرمی نەتەوەی خۆیانەوە یەنە دەرەوە یەنە سەرکار کەواتە ئەمڕۆ بڕیارت داوە جگە لە بەرنامە تەواوی ڕۆژەکەت بەجلی کوردیەوە بێ بەڵێ ئینشاءڵڵا بۆ نۆرینگەش کەواتە بەجلی کوردیەوەتی دەستە خۆش بێت. دکتۆر گیان باز لە نەخۆشیە باوەکانەکەین کە تووشی مناڵانە بێت ڕوبەڕووی مناڵانە بێتەوە دایکان و باوکان چی بکەن بەڵام سەرەتا با بزانین نەخۆشیە باوەکان چییە کە ڕوبەڕووی مناڵە بێتەوە. نەخۆشیە باوەکان بە نمونە ئەکرێ بە دوو جۆرەوە بگومان بەپێی تەمەنە گۆڕێ هەندێ تەمەنە هەندێ نەخۆشی هەیە زۆر باوە بە نمونە لە ساواییە هەموو مناڵێکی ساوا ئەگەری توشبوونی زەردووی هەیە هەموو مناڵێکی ساوا ئەگەری توشبوونی هەوکردنی قورسی هەیە ئەگەر ئێمە ئاگاداری نەبین یاخود ئەگەر بە پێویست ئەو شتانەی کە لە مناڵێکی ساوایە ئەکرێ ڕووبات ئێمە خۆمانی بۆ ئامادە نەکەین بە پێی وەرزە گۆڕەیە لە هەندێ وەرزە هەندێ نەخۆشی بڵاوە وەکوتم بە پێی تەمەنەکانیش لە گەورە بوونە بە پێی حاڵەتەکان ئەگۆڕێت بەڵام بۆ نمونە باسی وەرزی بەهار بکەین لە وەرزی بەهارە هەستیاری زۆر زۆرە جا هەستیاری پێز بێ هەستیاری چاو قورگ و گوێ بێ هەستیاری سنگ بێت. دکتۆر زۆرێک لە مناڵەکان لوتیان بەردەوام تەڕە کۆکەیان هەیە جا لەگەڵەوەی کە لەسەر ئەمەش قسەمان بۆکێ بەڕێزت ئاماژە بۆ ئەم خاڵەش بکەین کە ئێستا بە شێوەی لایڤ ئەم تەوەرەمان پێشکەشتانەکرێت بۆیە ئێوەش هەر پرسیارێکتان هەیە لە ڕێگەی پیجی کورسە برۆدکاستینگەوە توان پرسیارەکانتان بکەن بۆی کە دکتۆر ئاوات وەڵامی ئەوەی ئازیز و خۆشەویست باتەوە. فەرموو دکتۆر لەسەر هەستیاری قسەتەکە لەسەر هەستیاری قسەتان بۆ بکەم بەڵێ بەشێکی
باشی مناڵ ئەم گرفتیان هەیە دایک و باوکەکاڵێ ئەم ساڵ لەشی ساخی نەبووە لەوەتەی نردومە بۆ باخچەی ساوایان بۆ دایەنگە زۆر خراپە هەموو کات پەتای هەیە هەر لە هەفتەیەکا 2 ڕۆژ ئەینێرم و 3 ڕۆژ لە ماڵەوەی تا باشە بێ بەشێکی مناڵ دایک و باوک زۆر گرنگە ئەمە بزان هەستیاریان هەیە بەس هەستیارێکی کپ و بێدەنگە لەبەرەوەی لە ماڵەوەی لە سنووری چەند ئەندامێکی خێزانە بینێ کە ئەچێتە دایەنگە یاخود باخچەی ساوایان ئەم هەستیاری ئەوروژێت چکە پەتا ئەگرێت زوو جاڵە لەوەتەی لە ماڵەوە بۆ عیبی نەبووە بە جستا لەوێ وایاتە خۆی ڕاستە هەموو مناڵێک پەتا ئەگرێت لە باخچەی ساوان لە دایەنگەس ساڵێکا 6 جار تا 8 جاریش بەڵام ئەوەی کە هەستیاری هەبێ خراپ ئەیگرێ خراپگرتنەکە بۆ مانای هەر لوتەڕی نییە ئەبێ بە کۆکەکەی لێ نابێتەوە لە شەوا لە خەو خەبەریەکاتەوە ئەیڕشێنێتەوە هێواشە بێتەوە 2-3 ڕۆژ هەم دەست پێیەکاتەوە لە جەوێکی گەرما خراپە بێ لە جەوێکی زۆر ساردا خراپە بێ ئەنیەم دایک و باوکە وە کۆڵە سەری دنیایان لێتەوە یەک نازانن چی بکەن و هەستیاری شتێکی بڵاوە لە وڵاتی ئێمە و بەتایبەت لە شاری سلێمانی تۆ چی بکەن دایکان و باوکانەوە هاوتەیە زۆر گرنگە ئێمە بزانین کەی چارەسەر بەکاربێنین باشە چکە هەموو نیشانەیەک دەلالەت نییە بۆ هەستیاری ئەو نیشانەی کە بۆ بەڕێستانم باس کرد کە بۆ بینەرانم باس کرد ئەوە بەگشتی نیشانەکانە لە هەمان کاتیشا دایک و باوک نابێت ڕاستەخۆ پەنابەرنە بە دەرمانی دژە هەوکردن بڕا بکەن زۆربەی هەرە زۆریانێن ئەڵێ من ئەم ئۆکسیدێکیشم بۆ بەکارهێناوەیە ئەو خۆشوی 3 ڕۆژێکەشم بۆ بەکارهێناوە ئەوە پەیوەندی بە هەستیاریەوە نییە هەستیاری دەرەنجامی پەتایە هەستیاری کاتێک دروستە بێت کە مناڵە پەتای گرتووە مناڵی خەڵک چاگە بێتەوە ئەنجام خراپترە بێت جا هەستیاری تای لەگەڵ نییە واتە مناڵێک گەر هەستیاری سنگی هەبێت کاتێکە کۆکە و پژمەی هەیە و ئیتر کۆکەکەی لی خراپەکە تای لەگەڵ نییە ئەگەر هەوکردن بێ بە پێچەوانەوە ئەم مناڵە چی لێت بێدەنگە بێ بێهێزە بێ ئەڵێ هەر سەرەنێتەوە ئەمڕۆ هیچی نەخواردووە لە بەیانیەوە تاکەی زۆرە بۆم دانابەزێ ئەمە نیشانەیە بۆ هەوکردن واتە هەوکردنێکی زۆر لە سنگیا ڕەنگە کۆبوو بێتەوە جاشتە زۆر خراپەکە چییە مناڵ هەیە هەستیاریەکەشی هەیە و لەگەڵ یا تووشی هەوکردنی ژەبێ ئەمان تۆزە ناڕەحەت چارەسەرەکەی بەڵام سپاس بخوام شتێک چارەسەری دکتۆر ئێستا بەڕێزت تەبعاً بە حکمی ئەزمموی خۆت ئەزانی مناڵ بە قسەکەی جەنابەت زۆربەی کاتبوونە لە وەرزێک وەکو سستانە زوو و نەخۆش ئەکەوێ دایک و باوک زۆر جار بە حکمی و ئەزمموی وەری ئەگرێت ئەڵێت زۆر جار پێویست ناکە من هەموو جارە بیبم بۆ دکتۆر هەر بۆیە خۆی هەندێک جار ڕێگاگرێتە بەردەستەکە بەر چارەسەرکردن لەکەیەکە ئەتوانێت بەردەوام بێت لەسەرم چارەسەرنا لەکەیەک هایتە پێویستەکە بخوا بێتە لای ئێوە جا خۆی کە باسی هەستیاریمان کرد ئێمە ئەگەر مناڵێک پشکنینمان بۆ کرد و زانیمان کەمە هەستیاریە بە مێژووی نەخۆشیەکەیە بە و وەسفەی کە دایک و باوکەکە ئیکەن بە پشکنینی مناڵەکە ڕاستەوە خۆ پشکنینی سنگەوەوانە کە زانیمان هەستیارێ چارەسەری درێژخایەنی بۆ نووسی واتە بۆ 3-4 مانگ بۆ 6 مانگ بۆی زوو نایەتەوە بۆ لای ئێمەش زووش نەخۆش نەکەوێت خۆی ئامانجی بینینەکە ئەمەیە کە ئێمە بزانین هەستیاریە بە دایک و باوکەکاڵن چۆن خۆپارێزی بکەن اینجا بۆ مناڵەکەش چارەسەری تایبەت هەیە کەوا لەو مناڵەکە بە کوردیەکەی خۆمان بەرگری باشتر بێت اینجا ئەمانش سپاس بخوا دەرەنجامەکە ئەبینین زۆربەی جارکێنەوە ئەڵێ وەڵاهی لەوەتەی چارەسەرەکە وەرەگرم ئایبی نەبووە دکتۆر لە پاڵ دەرمانەکە چیتر پێویستە ئێستاوەش بۆ باسەکەم بەڵام یەک خاڵ هەیە داوا لە دایکان و باوکانەکەم کە ئێمە چارەسەرە نووسین بەبێ پرسی ئێمە مەیوەستێنن بە تایبەت ئەو دەرمانەی کە بۆ بەرگری سنگ بەکارێنین چکە زۆر جارەڵێ وڵا هەفتەی پێشوو وەستانم ئەو 3 ڕۆژە دەستی پێکردەوە ئەو چارەسەری کە ئێمە نووسین بە تایبەت بۆ وەرزی سەرما وەرزی ئەنفلۆنزاوانە زۆر گرنگە نەوەستێنرێ اینجا دایک و باوک چی بکە مهمترین شتەوەیە مناڵ تا ئەکرێ ماچ نەکرێ بەڕێستانەزان دایک و باوک خۆیان دڵیان نایە مناڵ ماچکەم بەڵام ئەوانەی دەوروبەر ڕەنگە زۆر ماچیکەن ئەجا کە تۆ مناڵە 5 ساڵەکە ماچەکەی ئەوان لاوانەیە مناڵێکی 2-3 مانگیان هەبێ بیا بە ئەو پەتایی کە 5 ساڵەکەی گرێ زۆر پێوەی دیار ئەڕوا بۆ ساواکە زۆر هیلاک ئەیگرێ ینی چەنەها جار ڕۆژانە ئەیبینین مناڵێکی ساوای 3-4 مانگ کە پەتایشی قورسی گرتووە بێ داخلی خەسخانەکەی خۆ بۆ زانیاری بە ڕێزیشتان ئەو مناڵانی کە پەتا ئەگرن لە 3-4 مانگیە لە خەسخانە چیەکەین
بە زمانی خەڵک با بڵین ئاوی بۆ هەڵەواسین مغەزی تایبەت بۆ ئەوی وشک نەبێتەوە ئەگەر ناچارە سەرێکی تایبەت و بنەبڕمان نییە لە 3-4 مانگی تەمەنا بڵین ئەماین بە مناڵەکە بۆی تر هەرچی نیشانی پەتایەتی نەمێنێ ئێمەش لە خەسخانە جار هەیە بە هەفتەیەک مناڵەکە بێڵینەوە. باشە دکتۆر دەرزێکی وەرزی هەیە ساڵانە ساڵی جارێک ئەیرێ لە مناڵ ئەدرێ کاریگەری خراپی هەیە یان ئاسایی ئەگەر دایکان و باوکان بۆ مناڵەکانیان بەکاری بێنن؟ جاخۆی قسەکە ئەمەیە ئەوانەی کە خۆپارێزیە دایکان و باوکان بیزارن لە دوای ماچکردن و دوورخستنەوە لە قەرەباڵغی بێگومان لەگە مناڵەکە ساوایە لە قەرەباڵغی دوورخینەوە گەرنا دایانگە و باخچەی سایان و قوتابخانەوانە هەرە بێ ئەویان ناچێت بۆن دووکەڵ تەپ و تۆس بۆ درەو ئەوانە هیچی باش نییە هەوای زۆر وشکی سارد هەوای زۆر گەرم ینی ئەوە باش نییە مناڵەکە ژوورەکەی زۆر بۆ گەرم کەین چکە زۆر گەرمیش هەر کۆکەکەی زیاد ئەکاتەوە ئەنجاشتی تووکن و خوری زۆر لەبەر نەکەین بەتانیەکانی زۆر تووکن نەبن ئەمانە هەمووی زیانی پێگەێنێ کە گسکێک گەین لەم ژوورە بە هەر جۆرە گسکێک بێت تا کاژمێرێک نەهێنەوە ئێرە بۆ یە و گەردی لە وردانەی کە بۆی گسکەکەەوە بەرزەمنەوە نەستنەوە سنگی مناڵەکە و خراپتری بکە ئاژەڵ و باڵندەی ماڵی باش نییە و مناڵ نابێت لێ نزیک بێتەوە ئەگەر هەستیاری هەبێت لە هەموو ئەمانە مهمتر لەسەر و 6 مانگەوە و ئەگەر مناڵەکە بە دیاریکراوی گرفتێکی دڵ یاخود نەخۆشیی درێژخانی هەبێ ئەبێ کوتانی وەرزی ئەنفلۆنزا وەرگێت هەموو ساڵێک لەمانەوە بۆدایە نەک ئاساییە زۆر پێویستیشە ئەوانەی هەستیاری توندیان هەیە بێ وەریگرن و بەپی تەمەنەکە تەوان کە موزیاکرێ و ژەمی ڤاکسینەی کە پێیرێ با بیرمان نەچێت دایک و باوکی ژەتوانێ وەرێگرێ و زۆر باشیشە کە دایک و باوکەکە پەتای قورس نەگر نایەن بە مناڵەکەش. دکتۆر خاتونێکی دایک پرسیارێمە لە بەڕێزت بووە ئەڵێ مناڵەکەی زۆر ئارەق ئەکاتەوە و کۆکەکەی زییا ئەکا بە تایبەت ئەو کاتانەی کە پەتاکەی توش بووە و لەم کاتانەیە ئەبینن ئەم حاڵەتانی تیازیاکە کە تووشی پەتابێ هۆکارچی ئارەقکردنەوەکەی کۆکەکەی بەڵێ ئارەقکردنەوەی مناڵ مەرج نییە هەموو کات نەخۆشی بێ مناڵ هەیە بە سروشت ئارەقکردنەوەی زۆرە هەیە ڤیتامین دی کەمە هەیە ئاسنی کەمە هەیە خوانەکردە گرفتی دڵی هەیە هەناسەی سوارە بەهۆی پەتایەکەوە کە هەناسایان زۆر بێ خۆمانە زانین کە ئێمە وەرزشکەین هەناسەمان سوارە بێ ئارەقیش زۆر دەرەین ئەمە بە گشتی لە لای تریشەوە مناڵ هەیە بە سروشت خۆی حەزی لە جەوێکی ئاساییە ئێمە چین ژوورەکەی زۆر بۆ گەرمەکەین و دوو بەتانیشی پیاین هەڵین با سەرمای نەبێت ئێمە هەر ئارەقی کاتەوە بەڵام ئەگەر بە شێوەیەکی ئاسایی ئارەق کاتەوە و ڕەنگی باش نەبێت خەوی باش نەبێت خواردنی باش نەبێت ئەمەیان ڕەنگە لە پشکنی نایگرا بکرێتەوە کە ئەو چەند هۆکاری باسم کرد کامیانە ئەمە بۆ کۆکەکەش قسەکەت بیر نەچێ ئەو کۆکەی کە ئەوها لە کاتی پەتایە زۆر قورسەگیرە ڕەنگە هەستیاری بێت وەکو باسمان کرد کاتە پێویستە کات سەردانی پزیشک بکە ئەبێ پشکنین بکەین لە سەرەتایە بزانین بۆ وایە و زۆر گرنگە ئەو مناڵە لە کاتی ئەو کۆکایە بهێنرێت بۆچی لەبەرەوەی کە ئێستا ئایبی نەماوە هیچی لێ دیار نییە مناڵێک ئەگەر ڕەبووی هەبوو ئەگەر هەستیاری درێژخایانی گۆری هەناسەی هەبوو لە کاتی ئاساییە وەکو هەموو مناڵێکترە لە کاتی پەتا و کۆکەکەیە ئێمە توانین دەستنیشان دکتۆر هەنێک جار کۆکەکە ئەڵێ دەنگی سیخەی سەرسنگی دێ ئەوەیە باشە هەر خاتونێکی تر لاانێت تۆزێک لە پەتاوە دوور بێ بەڵام پرسیاری کردەوە توێتی مناڵەکەی ئارەق زۆرە کاتەوە بەتایبەت لە کاتی خەوە و خەوەکەشی پچڕە هەرچەند پێ پەیوەندی بە تەمەنەوە لاانەیە هەبێت خۆزگا تەمەنەکەشی بنووسێ بەڵام ئەڵێ شەوی وا هەیە 5 بۆ 6 جار لە خەو هەڵاسێ هۆکاری ئارەقکردنەوەکە و خەوە پچڕەکەی لە بەڕێزت پرسی ئەگەر ئەم مناڵشی دایک خۆ بەداخەوە بەشێکی ببورن بەشێکی باشی دایکان مناڵ ڕاهێنن لەسەرەوەی کە هەر جوڵایەوە شیرەکە بکەنەوە دەمی ئەم مناڵە وەکو مەمەیەکی وشک چۆن لە دەمی بکەوێتە خوار خەبەریە بێتەوە ئەو های لێت هەموو جوڵەیەک ئەبێ دووسێ قومشیر بخوا ئەنج بخەوێتەوە ئەمە خووە زۆر خراپیشە لە دوای 4 مانگەوە مناڵ بە هیچ شێوێ نابێت لە شەوانە شیر بخوا ئەزانم خەبەرێ بێتەوە تۆزەی کێشی بە پشتیا خەوی لەیەکەوێ بەڵام ئەگەر خستە سەر قاچە هەموو جارێ بخێتەوە سەر قاچە تا خەوی لەیەکەوێ ئەگەر شیردا بێ هەموو جارە شیری بێتێ ئەمە یەک دوو هەمین ئەو خەوە بچڕە گەر شیری قوتوشی باتێ هەر هەمان شێوەیە ڕەنگە فێر بوو بێ هەموو تلێک با و دووسێ قومشیر بخوا ئەگەر ئەمە نەبێ بە دەرلەوە مناڵەکە هەستێ و وەڕێک بگرێ و یاخود بە شیر ژیر نەبێتەوە ئەمان کەواتە خو نییە
ئەبێ بگەڕین بە دوای هۆکاری دیکە وەکو باسم کرد خەوی بچڕ ئەشێ مناڵە ئاسنی کەم بێ خوێنی کەم بێ کە ینی ئەمەمان زۆر زۆر ئەمە تا چ تەمەنێک بۆ نمونە مناڵم بینەوە 4 ساڵ و نیویەکی هەر خەوی باش نییە زۆر جار ئەنووزێنێتەوە بەدەمخەوە ئەمانە بڵێ ڤیتامینەکان بێت ئەخر سەحەرخان خۆی ئەمە هۆکاری جۆرا و جۆرمان بەنمونە مناڵ لە 4 مانگی ئابێ قەترەی ئاسن وەرگێت باشە بۆچی قەترەی ئاسن ئەبێ وەریگرێت ئەبێ هەموو مناڵێکەوەتە بە تایبەت ئەوانەی کەشری دایکە باشە ئەبێ قەترەی ئاسن وەرگێت لە زۆر وڵاتە بۆ بەڕۆتین هەتا ساڵ ئەیرێت بەنمونە لە ئێرانی تەنیش خۆمان ئەوانەی کە لەوێەوە دێن خوان پێمانەڵێن ئەڵێ هەتا ساڵ بۆی نووسراوە دوو سوودی هەیە یەکەمینیان ئەم مناڵە تووشی کەمێک کەم خوێنیە بێ لەو تەمەنایە تۆ بۆ قەترەی ئاسن بۆی ڕێگەکەیتەوە دووهەمینیش نایڵی کەم خوێنیە قورسۆکە بگرێت لە ساڵە ئەو ئاسنەی کە زۆر کەمە بێت لە ساڵە تۆ لەبەرەوەی بە ڕێژەیەکی کەمیاوتەتێ نایڵی تووشی بێت وە مناڵە دانی دەرنەهاتووە کە لە ئێستاوە قەترەیە تێ خزنی ئاسنی بۆ جێگیرەکەیت ئەو کاتێک کە دانیە و ئاسنی کەمە و دایک و باوکەکەڵن دانی ڕەشە بێنایینی ئەمە و گرفتەمان نابێت جا ئەو خەوە بچڕ لە تەمەنی دیکەشە بێگومان خۆ مەوزۆ هەر کەم خوێنی و کەمی ئاسن نییە هۆکاری دیکەی هەیە دایکەکەڵێ بەخوا ئێواران سعات 6 بۆ 8 خەوێتە دوای ئەوە ناخەوێتەوە خەوی قوڵی نابێ ڕاستەکە ئێمە خۆشمان سعات 6 بۆ 8 بخەوین خەوی قوڵمان نابێت لە شەوە دکتۆر مناڵی ئێستا زۆری شیلاک نابێت ئەم ئایپەدوشتە نایڵە زۆر جموجۆڵی هەبێ ئەمە بۆ چوونی منە بەڕاستی لەم ڕۆژانە بابەتێکمان باس کرد لەسەر ئەوە ینی با بڵێن زوڵم لێکراوترین جیل ئەم مناڵانن کە لە دوای بەتایبەت 2010 لە دایکە بن چکە ڕەنگە وەکو پێویست ئیمکانیت نەبێت نەبرێنە دایانگە نەبرێنە باخچەی ساوایان کۆڵان نەماوە بەس لە ماڵیشەوەیە نەچواشەوەی چوار دیوارایە و بێگومان ناچارە بە ئایپادەکە یا بە مۆبایلەکە خۆی مەشغوڵکە جا من و بەڕێزت ڕەنگە لە ماڵەوە بین کتێبێک بخوێنینەوە سەری تەلەڤیزیۆن بکەین فیلمێک بابەتێک هەر چێکی دیکە کە خۆمەمانەوێ بەڵام مناڵ لەم شتە تێناگە ئەی ناشکرێ بە دیار شاشەوە دایبنی زۆر خراپە ئێمە هەتا ئەمەیان چاکەین ئەویان خراپە بێت لە یەک ساڵا بۆمانەیەن ئەڵەن بەخوا بە دیار شاشەوە نەبێ خواردن ناخوا لە 2 ساڵی هێنێن جاڵە قسە ناکە و تەرچۆرە دایک و باوکە خۆی فێری نەکردووە بەڵێ بێگومان خۆی فێری نەکردووە هۆکارێکە بۆ ئەوەی کە مناڵەکەی وەڕەهێناوە بە دیار مۆبایلەکەەوە نەبێ مناڵیش زیرەکە کردوێتی بەهانەیەک نانەکە ناخوا تا مۆبایلەکەی بۆ دانەنێت ئەزانی خۆی بابەتەکە چۆنە ئەگەر بەڕێزت ئەم نیوەڕۆی لەسەر ژەمی نان خواردنەکەت تەلەفۆنێکت بۆ بێ بڵێ زەرورە وەڵامێمەوە تەلەفۆنەکەت دەدەخە چارەکێک بخایێنێ هەتا تۆ نانەکەت تەواوەکەی نانەکەت خواردو و تەلەفۆنەکەشت کردووە ئەزانی لە تەلەفۆنەکە چی دوتۆ بەس نازانانی چیت خواردووە لەزەتت لێ نەبینیوە ئێمە مناڵمان فێری ئەم شتە خراپە کردووە بەشێک بێگومان هەمووینە ئەڵێ شاشەکەی بۆ دانێم و دەمەکاتەوە ئەم مناڵە خۆ نازانێت چی خواردووە تۆ مەشغوڵت کردووە بۆی شتێ بکەیت تەگەدەیەوە نا ئەبێ مناڵ فێرکەی لەزەت لە خواردن ببینێ بەڵام گرفتی دایکی ئێمە لێرایە ئەوێ بە دیار ئەم شاشەیەوە 15 کەوچکی باتێ تۆرە 5 کەوچکی بەرێ بەڵام بەبێ شاشە نە ئەمرێ لە برسە نە بچووک دەرەچێ نە هیچ شتێک چکە لەزەتی لێ نەدیوە هەر جارێ شاشەکەی بۆ دانەی هەر هیچ ناخوا دووەمینیش تەرکیزی کەمە بێتەوە وەرم ڕۆژانە سیرکەم زان چەند مناڵ تەرکیزی کەمە قسە ناکات ئاور نایەتەوە کە بانگەکەی ئەڵێ قسە فێر بۆ بیری چۆتەوە ئەمە زۆر خراپە دکتۆر گرفتی شیریش گرفتێکی گەورەیە و گرفتێکی سەرەکیە دایکان و باوکان دڵنیام زۆر دایکان و باوکان سەردانی بەڕێستیان کردووە چ شیری بین بێ مناڵەکەمان و باز داواکەن دایکان ئەڵێ بە شیرەکەی خۆی تێر ناخوات یان شیرەکەی دایکی ناخوات ناچارە شیری قوتووی بۆ بەکاربێنێت چی بکەن دایکان و باوکانە من هەموو ڕۆژێ بە دایکان و باوکان ئەڵێم لە خزم و کەس و کارتان پرسن لە ئەوروپا لە ئەمریکا لە وڵاتە پێشکەوتوەکان بزانن چەند جۆری شیر هەیە لەوێ و چەند جۆر قەترەی خەو هەیە لەوێ کە بۆ مەهێنن ئەڵێم قەترەی ئەینێک کە هۆرمۆنی خەویتیایە ئەڵێم ئەمە بەکارمەهێنە لە کەس و کارت پرسیار کە لە ئەمریکا لە ئەوروپا با لەوێ دانەیەکە بۆ بنێرن زۆر بەیان ئەڵێن کەەوەی پرس و ڕایان کرد بەڵێ وڵا لەوێ نییە دەڵێم تۆ تەسەورەکەی لە وڵاتە پێشکەوتوانە نەبێ و شتێکی باشیش بێ لە هەنێ وڵاتە بە ڕادەیەک مادەی هۆشبەر ئاسایی کراوەتەوە بەکارهێنان وانە ئێمە بیستین لە هۆڵندا لە ماوەی ئەخیرا لە ئەڵمانیا ینی ئەم مادە هۆشبەرە بە ڕێژەیەک ئاساییان کردوتەوە کە بەکاری بێن بەڵام هێشتا قەترەی خەویان نییە بۆ مناڵ کەواتە قەترەی خەو زۆر خراپەوە
وانە ئێمە بێ بیرکەینەوە لەم بابەت کەواتە لە مادەی هۆشبەرەکە کاریگەری زیاترێکە و خراپە قەترەی خەو لە خوار 3 ساڵەوە بەکار نایەت باش لە خوار 3 ساڵەوە ئەو کەسەی کە دۆزی بێتیەوە ئەکادیمیای ئەمریکی بۆ نەخۆشیەکانی مناڵان ئەڵێ لە خوار 3 ساڵ بەکار نایەت ئەی بۆ هەیە لێرە نابێت بە دوواداچوونی بۆ بکرێت جێڵی خەوەکە چی؟ چون ئێستا بۆ نمونە باسەکەی لە وڵاتە نیە بەڵام ئەبینیم بەدا بۆ مناڵێ ئەمە کەنەدی ئوسترالیا بەم بابەتانەوە ئەیفرۆشن ئەڵێن ئەمە ئەجا خۆلەکەنە داش چەک دروستەکەن بەس بۆ لەوێ شەڕنی وانە تەواوە میلاتۆنین هۆرمۆنی خەوە هۆرمۆنی خەو ئەکادیمیای ئەمریکی باسەکە کە لە خوار 3 ساڵەوە ناکرێ بەکاربێنرێت باشە ئەمە جیایە مناڵێک حاڵەتێکی زۆر تایبەتی هەبێ بەڵام ئێمە ڕۆژانە ئەو هەموو مناڵە بینین لە دەرمانخانەکان دایک و باوکیان وەریان گرتووە دایک و باوکەکەش ئەوە کە بۆ مناڵەکە باشە ینی حەلی ئەم بابەتە ئەوەیە لە دەرمانخانەکان هەڵبگیرێتەوە لا ببرێت یاخود بە ڕەچەتەی فەرمی دکتۆر نەبێ نەنووسێ ئەم دکتۆرش ئەبێ پێمان بڵێ بۆ نووسیوێتی ئەگەر لە خوار 3 ساڵەوەی ئەگەر لە سەر و 3 ساڵیشەوەی ناکرێ ئەم مناڵە یانزەی بەیانی لە خەوەستا بێ ئێوارە سەرخەوێکی شکان بێتەوە بێ بۆ لای منیش هۆرمۆنێکی خەوت بۆ بنووسم ئەم مناڵە خۆی خەوی زۆرە بە کۆنتڕۆڵی ئەم هەموو جۆرە شیرەش نییە سەرێ لێ شێوێ کە سەیری لا دیواری مارکێتەکەی هەموو شیرە نازانیت کامەی باشە و کامی خراپە زانی بەڕاستی ئەوە گرفتێکی زۆر گەورەیە بۆ من و بێگومان بۆ دایک و باوکیشکێن ئەڵە چه شیرێک ئەڵم هەر شیرێک بێ بەلایەنەوە سەیرم قسەیە بۆچی لەبەرەوەی بەجددی وایە ئەو مناڵەی شیرێکی قوتووە خوابەرمونە بە هەر هۆکارێک بێ ئەگەرم شیرە قوتووە قەبزی ناکە سکی پێی ناچێ ئەی خواو نارشێتەوە هیچ ناڕەحەتێکی نییە هیچ نیشانێکی هەستیاری نییە بۆی گۆڕیت بە قسەی کەسمەی گۆڕە بۆچی گۆڕیت ینی هیچ وڵاتێک نییە لە دنیای سەر و 50 جۆر شیری قوتووی هەبێ 50 جۆر زۆرە دکتۆر بەداخەوە ئەوش بۆ بە چاو لێکەری ئەڵێ بۆ نمونە فڵان کەس فڵان شیرەیە بە مناڵەکەی پڕەتی لە کانزا و ڤیتامین و ئەمانە نرخەکەی زۆر باشە من ئەوەیەم بە مناڵەکەم ئەمەش لەوەش هەر ئەوەمان کرد جا ئێستا بەڕێزێک پرسیاری ئەمەی لە جەنابەت کردووە ئەڵێت کات ئەو شروبانەیان ئەو دەرمانانەکە بەگشتی ئەدرێت بە منداڵ هەتاکو کەی بدرێت بەڕێزت ئاماژەت کرد بەڵام ئەم ئەڵێ بۆ نمونە ئەو شروبانەی کە ئەگیرێتەوە ئەبێت تێکەڵ بە ئاو بکرێت ئەمە هەفتەیەک هەو ڕۆژ باشە ئەو بۆ هەوکردنە هەر کۆسی نەخۆشیەکە تاوا بوو تر پێویست ناکا بێڵێتەوە لە ماڵە بەی شێوەیە بۆ نمونە دەرمانی هەستیاری شەربەت ئەمانە تاکەی دەرمانی هەستیاری ئەگەر خۆی حازرە و هەر با بڵین ئۆکو ئاوایە لە گیراوەیە تۆ نایگریتەوە لە ماڵەمە تامایەکرێ بەکاربێنرێت بەڵام کەوەی کە خۆتی گریتەوە تا هەفتەیە باشە دکتۆر کۆمەڵێک دەرمانمان هەیە دەرمانانەیان ئەو دەرزیانە ئەتەوێت چیمان پێ بڵێت وڵای ئەمەوێ ئەگەر برادرانی کامێرە ئەو دەبەیەمان بۆ بێنە پێشەوە بێ زەحمەت ئەوەی سەرمێزەکە باشە ێکمانەوە دەبەی ئاوە وانە بەڵێ دیارە دیار نێزدا ئەم دەبە ئاوە ئێمە بەداخەوە لە کاتی چوونە سەیران نەوتیتیەکەین جامە هەموو ساڵێکیش چەند جارێ باسێکەین و چەنەها جاریش دووبارە بێتەوە خواردنەوەی نەوت لە مناڵە کارێکی زۆر مەترسیدارە بڕواتان هەبێ من بە چاوی خۆم بینی و مەکە مناڵ نەوتی خواردوتەوە و جاری لە دەستداوە واتە حاڵەتەکە جددیە ئەوە نییە بڵێ تۆزێک ناڕەحەتیەکە و چەند کاژمێرێکەوە نەخێر مناڵ هە بۆ جانی لە دەستداوە ئەمە بازبوونی بۆت باسەکەم ئەرەوەڵە باش ئێمە ئەوها ئەگەر پەلەپەلمان بە یاخود لە شوێنەکانە بین کە ئەو هەموو ڕووناچی لەسەر بێ ڕەنگە خۆشمان لێمان تێکچێ نەگەینەوەی بۆنیکەین یەکسەر بینین بەسەرمانەوە مناڵیش ئەم هەستانەی کەمترە زۆر بە ئاسانی تێکەوێ لەبەرەوە تکام وایە لە دایکان و باوکان کە ئیشاڵڵا هەچ کات دەچنە چوونە دەرەوە سەیران نەود نەکەنە دەبەی ئاوە چکە ڕوئەت ڕەنگە 1000 جار کردوێتە ئەم دەبەی و ڕووی نەهابێ بە جارێک کە ڕوویە گرفتەکە گەورە سەیرانەکەت لێ تێگەچێت ئەبێ بیبیتە نەخۆشخانە نابێ دەستکەی بە قورجیا و بڕشێتەوە چکە کارەکەمان لێ خراپترەکە ڕەنگە هەوکردن لە سنگا ڕووبا ڕەنگە لە سنگا ڕوونەیە کە ئەچێتە ڕیخۆڵەوە هەوکردنێکی قورز ڕووبا مناڵەت چەند مانگێک تایمی تێک باشە سەرەتا چی بۆ بکرێت دایک و باوکەکە هیچ شتێکیانە دەزیە بیکەن یان ڕاستەخۆ بۆ نەخۆشخانەی برێت بەڵێ کە خواردوێتی و ڕشتوێتی بەجلەکانیە تۆ بەجلەکانی بۆ بگۆڕیت و ئاوێکی پیا بکەیت دەست و دەموچاوێکی بۆ بشۆیت و بیبیتە نەخۆشخانە چکە تۆ نازانی بڕەکەی چەند بۆ خواردوێتیەوە وەگەر بزانین چەندی خواردو تۆ نازانی کاریگەری چییە
وەکو بە بەڕێستم وت لە چەند کاتژمێرێکە یاخود لە ماوەی چەند ڕۆژەکە ئاشێ هەوکردنی سنگ ڕووبات. ئەگەر ئەمە ڕووی نەیە لە ماوەی چەند ڕۆژێکە ئاشێ هەوکردنی ڕیخۆڵەکان ڕووبات کە ئەمەشیان بەڕاستی قورسە، ئەم مناڵە ئازادێ بێشتی بۆ ناخورێ ئەرشێتەوە ڕیخۆڵی هیلاک ئەبێ بەرەو گرفتی گەورەترە چێکە من نامێ بچمە وردەکاریەوە. ئەمە کارێکی خراپەت کە ئاکەم دوورکەونەوە بەدیل هەیە باشە. ئەنجا بۆ دەرمانەکانیش من پێم باشە هەر ماڵێک مناڵی تیابوو دەرمانی تایتیابێ، پاراستامۆڵە یاخود هەرچێکی دیکەیە کە بەس بۆ تابێت بە قەترەیە بە شافە بە شروبە بەدڵی بەس ئەبێ هەبێت. دەرمانێکی دژە هەستیاری لەگەڵ خۆت بەرە بۆ چوونە دەرەوە، بە نمونە ئەلەرمینە کە شتێک لەو بابەتێ دژە هەستیاری بێت. تۆ مناڵەکە دەسیارەشتە تۆزە سوورە بێتەوە کە ئەوەی ئەیتێ و خاو ئەبێتەوە هەستەکەی وەزعی باشە و ئەخەوێت تەواو ئەمە پێویستت بە نەخۆشخانە نییە. بەڵام ئەگەر خوانە خواستە ست کرد لەشی سوورە بێتەوە و تووشی خیزەی سنگ و تەنگە نەفەسیە بێ ئەمە یەکسەر نەخۆشخانەی دەوێت. هەموو ماڵێکیش باشتر بۆی چێرشانەوەی تیاابێ بەس ئەوە نام ناڵەکە یەکجار شایەوە بێتێ باشە ڕەنگە سێ چوار جار بڕشێتەوە کە ئیتر ئیتر بێدەنگەی لێ بکە. سکچۆن چی دکتۆر؟ زۆر باش ئەو پرسیارەت کرد، زۆر باش بوو. ئێمە مغەزیمان هەیە ئەوەی کە ئەیکەیتە ناو پەرداخێکە و ئەیگریتەوە باوە، بەڵام تکایە ORS لێ نووسراوە مغەزی نەک بەکتریای سوود بەخش و چەنەها شتی ترمان هەیە کە وەکو ئەوانوان و ئەیرێن لە سەیدەلەکان مغەزی بەوای بیناسنەوە ORS-ەکە هەرزان ئەوانی تر گرانن کەتانەنێ باشە ئەو بەوای جایکەنەوە و کە ئەشتی بۆ دەرمانخانەکە بڵێم مغەزیم بەرێ ئەوەی کە سکچوون لە کاتی سکچوونە ئەم مناڵە وشکە بێتەوە ئەینە بۆی لە بری کانۆلا و ئاو هەڵواسینەکەی خۆمان بە کوردێکی باشە ئەمە هەبێ لە ماڵە هەبێ قسەژە فەرمووی ئەگەر ئەمە هەبێ لە ماڵە ڕەنگە شەو ڕۆژێ ئەم مناڵە سکچوونی هەبێت تۆ بێتێ و ئیتر کۆنتترۆل بێ فەرموو. باش ببوورە قسەکەشە بڕێت بەڵام ئەگەر ئازیێت کەشی بە کورتی وەڵامی دوو بەڕێزمان بۆ بیتەوە یەکێکیان باسیەوەکە مناڵەکەی ساڵێک و 4 مانگێتی ئەڵێ هەستیاری بە هەموو خواردنەکەی وا دیارە تەنیا برنج و با بڵێن پرتەقاڵە خوا اینجا ئەڵێت کە ئەم هەستیاری بە خواردنە باسیەکە دەڵێ شیری خۆشی پێ ئەیە هەتاکو ئێستا و ئەوەی کە باس ئەکات کە ئایا پێویستەکە ڤیتامینەکانی ئاسن و ئەمانەی بۆ بەکاربێنە یا دی و ئەمانە و هەروە بەڕێزێکی تریش هەرچەندەمە تۆزێک لە بابەتەکەمان دوورەگەر بە کورتی وەڵامی بیتەوە دیارە خاتونێکە ئەڵێت منداڵەکەی قژی زۆرە ڕوتێتەوە. ئەم دوودانەمان بۆ باستی بە کورتی باشە بە سەرچاو یەکەمینیان هەستیاری بە خۆراک بەخوا دەسەڵاتی ئەمەیتیانی ئەم مناڵە خۆی لەشی قبوڵی ئەو خواردنە ناکات هەتا ئێستا لە زانستی پزیشکیە هیچ دەرمانێک نییە من بتوانم بڵێم ئەمەی ئەینێ بۆی فلانە خواردن بخوا و عیبی نەبێت لەگەڵ تەمەنا باشە بێ ئینشاءڵڵا ئەویان کات و تەحملی ئەوێت بۆی ڤیتامین و ئاسن گرێ ببورین بەبێ پشکنین نابێت چکە ئاسن قورسە لە سەرگەدە ئەمە لە خوار ساڵ وتوان بە قەتراییێنێ بەڵام لە سەر و ساڵ ئەگەر پێویست نەکە بێگومان شروع هەیە لە سەر و ساڵ ئەمە قورسە لە سەرگەتە ڕەنگە تووشی دڵتێکەڵاتن و ئازاری گەدە ئەم شتانەی بکە پرسیاری قژڕوتانەوەکە بەپی تەمەنە گۆڕێ مناڵ هەتا ساڵ ئەشێ قژی بوەرێت بۆ قژی تون و تۆڵ نەبێت بەڵام لە سەر و ساڵەوە قژێکی تۆکمە و جوانی ئەبێت ئەگەر وانە بوو ڕەنگە مناڵە گرفتێکە بێت لە ڤیتامین لە زینک لە ئاسن لە غودە لە گرفتی هەرسکە بێتەوەی کەمبوون و تێکچوونی ئەم مادانەی کە باسم کرد ئەمانە هۆکار بن پەشە باوکەکەیت ماشەڵڵا خۆی قژی زۆر پڕ نییە ڕەنگە مناڵەکە لە باوکی بۆی ماوە دێگومان بە دڵنیا بوونەوە ئەتوانین دەستی خۆش بدەیت تۆ جیان زۆر زۆر سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئەمەدەبوونە